بازارە بێجەم سەرەکەی شیعر و دەسرازە و لایلایە لە گەڕانی ئەو جانتایی خۆمی تیابوو دام بە شانە درەختێ بووم هەڵیان کەندم لە نێو دنیای ڕەگەکانە ڕۆژگارەکان لە چاوی قەسیدەوە ڕەنگە ڕێژن تابوتەکانیش پێمەڵێن دایکت دەمرێ و لە دەستی تۆی ئاینێژن شەقامەکان لە هەردوو قاچ ماڵاون گەر بێو بچم وا تێک دەشکێم پەراسوم دەچێ بە چاومە گەر بێو نەچم ئەبمە تەختە و لە قەراغی شۆستەکانە بزمار دەژی لە هەناومە دایە دایە وا دەبینم خۆزگەکانم لەگەڵ میلی کاتژمێردا یەکتر دەخۆن ئەم شیعرانە وڵاتە گچکەکەی من و گونجی ژێر تیرۆکەکەی تۆ